مەڵبەندی پێنجی یەکگرتووی ئیسلامی کوردستان سازداوە و ناڕەزایەتی خۆیان دەردەبڕن و داوا لە لایەنە ئەمنیەکان دەکەن کە ئەمنیەتی مەڵبەندەکان بپارێزێت و بۆ زیانی قسەکردنی زیاتر و زانیاری زیاتر لەبارەی چۆنیەتی ڕووداوەکە و دوا پێشهاتەکان دەچینە لای بەڕێز شێخ حەسەن عەبدوڵڵا بەرپرسی مەڵبەندی پێنجی یەکگرتوو کاک شێخ تان لێکرا چ ڕێکارێکتان گرتووەتە بەرەوە چ پەیامێکتان هەیە و بەم گردبوونەوە چ پەیامێکی ئێمە ئەم گردبوونەوە لەسەر داوای ئەم برا خوشکانە بوو کە احتیجاجیان هەبوو ناڕەزاییان هەبوو پێیان ویستیان ناڕەزایی دەرببڕن ئەمە سوپاسیانەکەین هاتن و شەویش لایەنە پەیوەنددارەکان هاتوون لە جەناوی پارێزگار و تا قایمقام و مدیری شورتە و ئاسایش و هەموو هاتوون بەدەمەوە تا ئێستا لەسەر خەتن ئێمە داوای یاساییمان تۆمار کردووە لەسەر ئەم قەزیە لە بەردەمی دادگا و من خۆم ئەم بەیانە چوومەتە بەردەمی دادوەر ڕێگەی یاساییە گرینە بەر و پێم وایە ئەمە قەزەیە کە گەنجەکانی وڵاتی ئەمە بوون بە زەحیەی هەڵەی ناڕەوای لە سیاسیەکان یا سیاسەتی هەڵەی سیاسیەکان کە بۆ امتیازی خۆیان بۆ برنەوەی خۆیان بۆ پۆشینی عیبەکانی خۆیان گەنجەکان پڕەکەن گەنجەکان هانەدەن لەسەرەوە کەشتی ناڕەوا و نابەجێ بکەن و ئەمە هەڵەیە کە ئەبێ بەسەران نەڕوا داوا لە حکوومەتی هەرێم لەلایەنە پەیوەنددارەکانەکەین کە نەهێڵ ئەم شتانە دووبارە بێتەوە. کاک شێخ لە شەوی ڕابردوو ئەوەت باس کرد کە کامێرەکانی چاودێری ئەوە وێنەی ئەو ئۆتۆمیلانەیان تۆ دەرنەکەوتۆ چیە و لەگەڵەوەشدا باسی لەو کرد کە گەنجەکان هەڵاندرێن چێن ئەوان کە گەنجەکان هانەدەن بۆەوەی لەم جۆرە کارانە. من طبعا ئێمە کامێری چاودێریمان هەیە و کامێرە چاودێریەکان گرتەی ڤیددیۆییان گرتووە و ئەوانەمان تەسلیمی لایەنی پەیوەندیدار کردووە لە حکوومەتی هەرێم لەبەرەوە چاوەڕێی نەتیجەیەکین کە بە زووی تحقیق بکرێ و جوابەکانمان دەستکەوێ و بارگاکانمان لە سەر تاسەری هەرێمی کوردستانە پاراستنیان هی ئێمەش و هی هەندێک لایەنی تریش لە ئەستۆی حکوومەتی هەرێمە بە تایبەتی پۆلیس و ئاسایش من بە سپاس وەیڵێم کە لێرە زۆر بە گەرمی هاتن بەدەمە و ئومێدەوارم ئەو گەرمیان تا سەر بێ بۆ تحقیقکردنی ئەو ڕووداوی کە ڕوویاوە هیچ مەترسێکی تر مەترسێکتان کە بمبووری ئەوەش کە من ئەیڵێم لایەنەکان یا با بڵێن کەس چەند کەسایەتێکی سیاسی کە لە هەرێمی کوردستانە سیاسەت دەکەن شتانێک ئەیانەوێ بۆیان بڕاتە سەر بە عوقدەی نەفسی خۆیان بە کۆمەڵە شتی خۆیان و دوایی کە بۆیان ناچێت هانی گەنجەکانیان بە گەنجەکان عیبەکانی خۆیان کۆمەڵە سیاسی کۆمەڵی سیاسی با بڵێم کەسی هینن لەم کوردستانە کە هەڵەیەکی گەورەیەکەنەوە پێم وایە دوایی خۆیان لە بەردەمی جەماوەرە هەموو عوقدەی خۆیان ئەو کێشانی خۆیانیان بۆ کەشفە بێەوە ئەوە پێم وایە یعنی لە زۆر لە لایەنەکانە هەن تەنها مەربوط نییە بە لایەنێکی تایبەتی و دیاری کراوە ئەگەر لایەنەکە دیاری بکەوە لەگەڵەوەشدا هیچ مەترسیەک هەیە لەسەر ئەندامان و کادیرانی یەکگرتوو لە سنووری پارێزگای هەڵەبجە ولا سەرجەم هەرێمی کوردستان من قسەیەکی تایبەتم نییە بەرامبەر بە لایەنێک و من پێم وایە ئەو تەقەی کە لە هەڵەبجە کراوە لە بارگاکەی ئێمە هەڵەبجە بارگای هەشت لایەنی تایە پێم وایە ئەو تەقە لە نۆفیشەکیان پێوە ناوین پێم وایە هەر نۆفیشەکە بە هەر نۆ بارگاکەوە نراوە بە هەر هەشت بارگاکەوە نراوە لە هەڵەبجە و هی هەمومانە ئەبێ بە هەمووشمانە چارەسەری بکەین و بەسەر وەختیوە بچین. مەترسی زیاترتان لەسەر مەترسی هەر هەیە بەردەوامە پێم وایە تا دووسبەی کە پەرلەمان بڕیارە کۆ بێتەوە و ئیجراعاتی یاسایی خۆی بگرێتە بەر پێم وایە هەر بەردەوامە بێت تا ئەو کاتیش. زۆر سپاس بۆ شێخ حەسەن عەبدوڵڵا بەرپرسی مەڵبەندی پێنجی یەکگرتوو ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەگەڕێمەوە ستۆدیۆ وەک بینیتان ئەمە گرتبوونەوەکە بوو لە بەردەم مەڵبەندی پێنجی یەکگرتووی ئیسلامی کوردستان و دوا ئەو پێشهاتانی ڕووداوی کە شەوی ڕابردوو لە بەردەم مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا ڕوویدا. بەڵێ وریا حەمەکەریم نوچەکانی NRT لە هەڵەبجە گەلەک سپاس بۆ زانیاری.